من دەمێ بێکەوە ئەو خاڵانیان لۆ باز بکەم کەنجینێ باڵۆنی زیرەک دادنەی بۆچی باڵۆنی زیرەک دادنەی ئەو پرسیارە مهمە قەڵەوە خۆی پێنایەتە خوارێ یارمەتی لە بە باڵۆنی کەس ضعیف نابی بە باڵۆنی کەس ضعیف نابی باڵۆن یارمەتی دەدا ضعیفت دەکا یارمەتی دەدا ضعیفت دەدا ئەتۆ گەر باڵۆنت دانا دانیشتی هەر ببسی و چکولێتت خوارد ضعیف نابی لۆیەکە ئەوە یارمەتی دەدا ضعیف دەکات هو ڕێگایەکە لە بۆ دابەزینی چێش بە سێ میکانیزمی میکانیزمی یەکەمینیان معیدەت دەگری ئەوە معیدەیە بەشێک لە معیدەت داگیر دەکات ئەوە ڕێگاری یەکەم ڕێگاری دووەم خواردن زیاتر لە معیدەی دەمینێتەوە یعنی لێناگەڕێ زۆر خواردن بە سەریعی دەربچیتن ڕێکاری سێەم دەترسی خواردنی بخۆی چونکە ئەگەر خواردنت خوارد معیدەت دێشی لێ پێش ئەوەی باڵۆنی دابنێن ئەمە دەرێن بۆچی باڵۆنی زیرەک چونکە وەزن زیادە خۆت پێدا نابەزی ماکەکانی چین چەند ڕۆژانی دەبیت هەتا هەفتەی ژانی دەبیتن چونکە لۆ شتێکی غەریبە لە ناو معیدەدادرا معیدە دەوێت تەقەڵوز بکاتن دەبێ هەزمی بکە پێی هەزم ناکرێتن لێ ئەمە دەبی عیلانجی وەربگرین هەتا هەفتەی هادێ دەبیتەوە معیدە وازی لێدەنی لەگەری لێڕادێتن ئەگەر ئەو باڵۆنەی داننی چ دەبیتن ئەتۆر بە قڵەوی دەمینەوە لێ ئەوە ڕێگارەکە ڕازی بووم لەسەرەوەی کە پێویستە بە تەواتی ڕێنمایەکانی تۆر جێبەجێ بکەم ئەمە پاش باڵۆنی زیرەک خۆی ستاندەر دەری ئەشعی دەبی بگری بزانی ئەو باڵۆنە چیتە ناو مەعیدەی یاننا بەڵام بە خیبرەی خۆمان بە لێزانینی خۆمان بە لێهاتووی خۆمان ئەمە دەتانین باڵۆنەکەی دابنین و دڵنیا بین کە باڵۆنەکە لە ناو مەعیدەیە و ئەوەش دەمانێت مەساریفی کەم بکەینەوە لێکە ئەشعی پێ ناگرین کە ئەوانەی و هەندێک جارەگەر گومانمان نەبی ئەشعی پێ دەگرین ئەگەر نا ئەمن تەکید بووم لە ناو مەعیدەتی پێویست ناکە ئەم ئەشعی پێ بگرم و بیکە مەصرفێک لەسەر نەخۆشەکەی دکتۆر بەرپرز نییە کە وەزم دانەبەزێت ئەمن بەرپرز نیمە و دوای سێ مانگ وەزنم زیاد بێتەوە یان پاش سێ مانگ زیاد و شەریکەش بەرپرز نییە لەسەر ئەوەی کە وەزنە دانەبەزیە نە ئەمن بەرپرسم نە شەریکە بەرپرسە لۆ وەزنم دانەبەزی بەڵێ عفو ئەوە ینی براندێکی عالمیە لە ئەمریکا لە ئەوروپا هەمی خەلکانەی ئەوروپی ئەمریکی ئەو باڵۆنی بەکاردین ئەوە بڵاندێکی عالمیە دیعاەک بڵاو بۆ لە سوۆشەل میدیا لە فەڕەنسای مەمنوع کرایە ئەوە درۆیەک بووش درێژ شاغدار بوو لە فەڕەنساش مەمنوع نییە لە فەڕەنسای مەمنوع نییە چەند کەسانێک دەهاتن چونکە باڵۆنی زیرەکانی خستەخانەی مهرەبانی جگە لە خستەخانەی مهرەبانی ئەو عەدەدەی ئەمە کڕیتمان هەموو کوردستان ئەو عەدەدەی نەکڕیە یعنی زۆربەی لێرکوانی ئەوانەی کە دێن تەعن دەدەن هەدەفەکان دەیانێت لە مهرەبانی بدەن بەڵام مهرەبانی ئەوە ستیکەری پێوەیە ئەوە ستیکەری وەزارەتی تەندروستیە ستیکەری پێوەیە یعنی لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و داخل بووە ئەوە ستیکەرە پێدەرێن ستیکەر لەسەر هەموو باڵۆنەکان هەرشێ باڵۆنی کڕی تەماشا ئێرە بکە ئەو تەنیشتی ستیکەری پێوەیە ئەگەر ستیکەری پێوە بوو یعنی وەزارەتی تەندروستی هەرێم پارەی وەرگرتیە لە هینانی ئەو باڵۆنەی هەر باڵۆن نەگووە بزانام $70 دەدێتە حکوومەتی هەر باڵۆنێک $70 دایتە حکوومەتی کە داخلی کوردستان بکات تێک نەمن ئەمن لە شەریکی کڕیتم تێدەگەی و هەموو باڵۆنەکان هەموو ستیکەریان پێوەیە ئەوە ستیکەرە هەر کەسە کە باڵۆنی کڕی لە خۆی باتەکید کاتەوە یەک لەسەر ستیکەری دوو لەسەر ئیکسپایری وازحە ئەوانە لەکنەمە زۆر گرنگە ئەمە دەمانەوەی ئەوەی میهرەبانی دەوی بیکاتن ئەمە شەرعینە زانستینە قانونینە ئیدارینە لۆیەکە ئەمە بێمنەتین لە ئیشکردنەکانمان مهرەبانی ینی بە بێمنەتی مهرەبانی ینی بە مەردی دەمانێ بژی مهرەبانی لەکنەما پارە خۆر وەچیەکە بەرامبەر ئینسانی لێ نامانێ فێر لێ کەسە چ بکەین و زۆر بەڕوونی نووسیتم دکتۆر بەرپرز نییە لەسەر وەزن دابەزینی بەڵام ئەوشتێکی عالمیە ئەمن دوو کوڕم هەیە لە بۆ دوو کوڕ خۆم دانایە لۆ براژنی خۆم دانایە یعنی لە بۆ خزمی خۆم دانایە شتێکی زۆر باشە میهرەبانی دڵسۆزی و لێزانی